دڵنیا بە چێژ و حەسرەت خۆشببختی و بەدبەختی تۆ بە تێڕوانینتە بۆ خواردنەکەت، جل و بەرگەکەت، خانوو ناوماڵەکەت، هاوسەرەکەت، منداڵەکەت، پیشەکەت. خۆشەویستم، هەر یەکێک لەم شتانە خواردن هەموو ڕۆژە لەگەڵتایە، هاوسەر تەواوی ژیان لەگەڵتایە، منداڵەکانت هەر ڕۆڵەی خۆتن و بەردەوام لەگەڵتان، جل و بەرگەکەت بەردەوام لەبەرتایە، خانوو ماڵەکەت ئەو شوێنەیە کە شەوان دەبێت بۆی بڕۆیتەوە ئیسراحەتی تێدا بکەیت. ئەمانە بە تەواوی تەمەن لەگەڵتن، دەتوانی وا تەماشایان بکەیت کەس لەم شتەی تۆ نیەتی و بەخوا چێژی لێ دەبینی. بڕواتان هەبێت جار هەیە نان و تەماتۆ و پیازێک بە دۆیەکەوە بخۆ، خۆ وا حساب کە هیچ پاشایەکی سەر ئەم زەوێت لەم خوارد نەخۆشەی نییە. یەک چێژی لێ دەبینی، یەک تامی لێ دەکەی، هەر ئەڵێ خوا بکەم خەڵک بەخیریم پێ نەبە. جلێکت لەبەر کرد یەکسە سوپاسی خوا بکە، وا بزانە ئەم قماشەی تۆ هیچ کەسێ لەم سەرزەویەدا لەم قماشەی تۆ دەستی نەکەوتووە، ئاوا جوان نەدوراوە، ئاوا خۆش لەبەر نەکراوە، بڕوا بکە یەک چێژێک دەبینی خۆت بە هیچ دەسەڵاتدارێک ناگۆڕیتەوە. کاکە هاوسەرەکەت خەڵک بۆ تووشی خیانەتی هاوسەری دەبێ، هاوسەرەکەت وا سیر کە ئەم ژنەی تۆ یان ژنێک بۆ پیاوەکەی ئەم پیاوەی تۆ هیچ پیاوێکی وا جوان لەم سەرزەویەدا نییە. ئەمە چاوی تۆیە، لە چاوی خۆتە وای ببینە، وا تەماشاکە هاوسەرەکەت بێوێنەیە کە واقعانی ژوایە بێوێنەیە بۆ تۆ. منداڵەکانت لەسەرەوەی یەک هەڵە لێبینین وا مەزانە مناڵی خەڵکی زۆر چاکترن، وابزانە مناڵەکانی تۆ ساڵحترین منداڵن، جوانترین دیاری ئەڵڵان سوبحانەهو وەتەعالە کە ئەم منداڵانەی بە تۆ بەخشیوە، ڕێزی منداڵەکانت دەزانی، قەدریان دەزانی. کاکی خۆشەویستم، ئەگە پیشەیەکت هەبوو وا مەزانە پیشەکەی تۆ هیچ جینە لە چاو خەڵکیدا، وابزانە ئەم پیشەی تۆ خوا بە تایبەت بە تۆی بەخشیوە، ئەوەندە دڵت بە ئیشەکەی خۆت خۆش بێ. بڕواتان هەبێ ئەگەر ئاوا بە چێژەوە نەڕوانیە شتەکانی خۆت، خواردنەکەت، جلوبەرگەکەت، منداڵەکەت، هاوسەرەکەت، پیشەکەت، ئەبێ پێچەوانەکەی بێ، هەر حەسرەت هەڵدەکێشی بۆ ژیان و پیشە و ماڵ و مناڵ و خێزان و هاوسەر و خواردن و جلوبەرگ و کەلوپەلی ناوماڵی خەڵکی، هەرە بێ حەسرەت هەڵکێشی. من کەسانێکم بینی و جەنابیشت بینی و تە لەم بەرنامەیە دڵنیا بە هەموو ژیانی هەر حەسرەتە، هەر ئەڵە خۆزگەم بە خەڵک، هەر ئەڵە کەی من ژیانم هەبوو، کەی مناڵم هەبوو، کەی ژنم هەبوو، کەی پیاوم هەبوو. بەردەوام ئەم کەسە حەسرەت هەڵدەکێشێ، هەر خۆی کەباب بخوا حەسرەتی هەیە دەبێ ماڵی فڵان کەس دەبێت چیان خوارد بێ، هەر چاوی لە خەڵکە، هەر ئۆتۆمبیلێکی پێ بێ هەر حەسرەت هەڵدەکێشێ بۆ مۆدیلی بەرزتر، هەتا دەژمرێ پێی ناگا. ئەی باشت خوا گوناه نییە ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیا هەر بە چێژەوە بەسەر نەبەی، هەر بە حەسرەتەوە بەسەربەری. نمونەیەکی واقعی عەرزی جەنابتان دەکەم کە مامۆستای بەڕێز دکتۆری بانخواست، دکتۆر هێمن خورشید کە پسپۆڕی بواری دەرونیە و دکتۆرا هەیە لە دەروونناسیدا، کتێبێکی هەیە بە ناوی ئاو ئاور لە لاپەڕەی سیدا. بۆیە باسی ئەم کتێبانە دەکەم و مێدەوارم ئێوە بڕۆن بیان خوێندنەوەشتی زۆر جوانیان تێدایە. دکتۆر هێمن خورشید نووسەر و پزیشک لە لاپەڕەسی ئاو ئاوردا ڕووداوێکی ڕاستەقینەمان بۆ دەگێڕێتەوە. ئەڵێ پیاوێک پاکەرەوەی سەر جادە بوو، وەکو ئەم برایانەی ئێستاکانە لەم سەر شەقەمە جوانانە ئەم پارکە بۆ ئێمە پاک دەکەنەوە. ڕۆژێ مناڵەکەی لە خوێندنگا لە قوتابخانە هاتەوە، کاتێککە هاتەوە دیقەتیدا مناڵەکەی دڵی پڕە بەزەی بەخوایدێتەوە لەسەر سفرەی ناخواردن. باوەک جاران بۆیە خێزان خۆش بوو، هەموو لەسەر یەک سفرەدا دەنیشتین، مێزی ناخواردنیشمانێمە لە ماڵەوە نەبوو، هەر لەسەر سفرەکە دایکمان ڕای دەخست و دوایش بە پەڕۆیەک دەیماڵی و دەنکە برنجەکانیش خەسار نەدەبوو، تەیروتواری سفادەی لێ دەکرد. ئێستا مێز و سفرەی سەفەرێکە ئەوشی نەهێشت. کاتێک کە باوک لەگەڵ مناڵەکانی ڕاستە ماڵێکی هەژارن، ڕاستە پاکەرەوەی سەر جادەیە، کە لەگەڵ مناڵەکانی دانیشت هەستی کرد مناڵەکەی کە لە قوتابخانە هاتووەتەوە دڵی پڕە، لەگەڵ کەوچک لێدانی خواردنەکەیە هەست دەکەی مناڵەکەت کە کێشەیەکی هەیە. بۆیە بەرەکەتی ناخواردنی جەماعی ئەوەیە کە باوکو دایک بڕوان نە کوڕ و کچەکانیان بزانین کێشەیەک هەیە یان نە. مناڵی دڵپەڕ دوای ناخواردن باوەک جای کردەوە دەستی خستە سەرشان و ماچی کرد و وتی کوڕە شیرینەکەم لە مەکتەب لەوانەکان تا چۆنی؟ وتی وەڵڵا بابە ئەلحەمدولیلا سوپاس بەخوا زۆر باشم. وتی کوڕم ڕەفیقەکانت هاوڕێکانت شەڕیان لەگەڵا کردووی؟ وتی نەبەخوا بابە لەگەڵ کەسا شەڕم نەکردووە. وتی مامۆستا لێی داوی؟ مامۆستا دڵی ئازارداوی؟ وتی نەبەخوا. وتی کوڕی خۆم هەر لەسەر ناخواردن هەستم کرد تۆ قوڵپی گریان لە دڵتایە، تۆ ڕوخسارت شێواوە ئەمڕۆ. مناڵیش فێر بووە، مناڵەکانمان باوە فێرکەین شتمان لێ نەشاردنەوە. وتی وەڵڵای باوە ڕاست دەکەی، وەڵڵا ڕاست دەکەی،
بەڵام گرفتەکەم هیچی ئەمانە نین کە جەنابەت باست کرد باوە گیان دەست ماز دەکەم وتی ئەی ڕۆڵە گیان گرفتەکەی تۆ چێ کوڕە شیرینەکەم وتی باوکە مامۆستام ڕۆ لە پۆلا لێی پرسین باوکتان پیشەی چییە یەکێوتی باوکم دکتۆرە یەکێوتی باوکم پارێزەرە یەکێوتی مامۆستای مزگەوتە یەکێوتی باوکم مامۆستای زانکۆیە یەکێوتی باوکم بازرگانە یەکێوتی باوکم مارکێتی هەیە کە سەرە هاتە سەرسەرەی من ئتر زۆر ناڕەحەت بووم وتم مامۆستا باوکی من پاکەرەوەیە باوکی من کەناسە ئەو زمانی پێیاندەوت کەناس ئەو کاتێبە کە نووسراوە ئێستاش خەڵکێک وا دەڵێ لە لای خۆمان وتی باوکی من کەناسە وتی مامۆستا زەردەخەنەیەکی کرد و هەموو تەلەبەکان پێکەنین ئای باوکە زۆر بە خۆم داشکامەوە وڵی تەریق بوومەوە دڵم پڕ بوو خۆزگە باوکە تۆش دکتۆر بوویتایە خۆزگە باوکە تۆش مامۆستای زانکۆ بوویتایە خۆزگە باوکە ئێمەش دەوڵەمەند بووینایە و منیش بم کتای باوکم بازرگانێکی گەورەیە ڕێزیە دوکان و شوقەیەکی هەیە باوکەکە نەیوت ڕۆڵە گیان بەخوا تەواومان کرد یعنی تۆ پێت شەرمە کوڕی پیاوێکی کەناس و پاکەرەوەی جادەی نە نەسیحەتی کرد ها بە پرۆگرامی کلی دڵەکە کە دڵی بکەوەمە دڵیان داخستووە بە تووڕەبوون زیاتر دەرگاکە دادەخرێ وتی کوڕی شیرینم واللهی من شانازی بە پیشەی خۆمەوە دەکەم وا ئەزانم خوای گەورە ئەم پیشەی کەناسی و پاکەرەوەی سەرجادەی بەس بە خەڵات داوە بە من وتی یعنی باوکە تۆ شانازی بەکاری خۆتەوە دەکەی وتی بەڵە ڕۆڵەکەم ئێستا بۆ ڕوون دەکەمەوە ڕۆڵە گوێ بگرە باش ئەو کوڕی کەوتی باوکم دکتۆرە باوکی چ دەکە باوکیشی ڕۆڵە هەر پاکەرەوەیە پاکەرەوەی چییە وەرەمێکی پیس برینێکی پیس شوێنێکی پیس دێنێ دەست دەخاتە ئەم پیسی و خوێن و پیسیەوە دەمامک دەکا لەبەر بۆگەنی ناو لەشی خەڵکەکە پیسی لا دەبە بە عملیات پیسی لا دەبە وتی ڕۆڵە شیرینەکەم ئەو کەسەی کە حاکمە ئەو کەسەی کە دەڵێ باوکم پارێزەرە یان دادوەرە خۆ حاکم و پارێزەر و ئەوانش ئیشیان چییە پۆخڵەواتی ناو کۆمەلگا کەسولار و لەوێرەکان خراپەکان گەسک دەدەن دایانخەنە سجنەوە بەڵکو لەوێدا بە غەرامە بە سجنکردن بەگرتن پاک ببنەوە کاکە ئەوان شەریشیان پاکردنەوەیە وتی دکتۆری دان فڵان کەس وتی باوکم پزیشکی دانە هەموو دەستخۆشیان لێکرد باشە ئەو دانە کلۆرە پرجەراعەتە لەبەر بۆگەنی ناو دەمی و دانەکە دکتۆر دەمامکی کردو و لوتی خۆی پێچاوە با بە ئەویش هەر پاکەرەوەی ڕۆڵە گیات بەڵام کابرا هەل ژنێک لە ماڵەوە قاب دەشوە هەر پاکەرەوەیە پیاوێک خێزانەکەی هاوکاریەکە و گەسکی بۆ دەداوی شەر پاکەرەوەیە وەڵڵا پاشای وڵات دەسەرۆکی وڵات خۆ دەبێت دەست و دم و چاو قاچی خۆی بشۆ خۆ بۆی ناشوێن ئەوی شەر پاکەرەوەیە بەڵام کوڕی شیرینم فەرقی ئێمە ئەوەیە من ماڵی خۆمان پاک دەکەمەوە ماڵی گراوسێکەشمان گەسک دەدەم شەقامی شاری شەمووی گەسک دەدەم ئەگە خەڵکێک پاک بێ بەس ماڵی خۆی گەسک دەدا من گەورەترم کە خزمەتم بۆ گشتیە یان ئەو کەسەی بەس بۆ خۆیەتی مناڵەکە زەردەخەنێکی وتی وڵا باوکە گیان تۆ خزمەتی هەموو شار دەکەی وتی کوڕە شیرینەکەم ئەگەر یەکێک لەوانە بمرێ ئەگە یەکێ لەوانە ماڵەکەی داخرێ و لە ماڵ نەبێ پیسی کەمتر فڕێدرێتە کۆڵانیان نا وتی وڵا باوکە پیسی کەمتر فڕێدرێ ئەگەر یەکێ لەوانە دیار نەبێت چەند وەختیش نەبێ لە شارە بۆ نمونە ڕۆژێ خەستەخانە نەبێ ڕۆژێ حاکم نەبێ ئەوەندە بە ژیانی خەڵکەوە دیار نییە بەڵام من یەک ڕۆژ شەقامەکان گەسک نەدەم یەک ڕۆژ سارەی خۆڵەکە بە کۆڵانمانانەگەڕێ خۆتان بینیتان جاجاممان دەگرن هەر خەریکە شارەکەمان شارۆچکەکەمان گوندەکەمان زبڵ دەیخوا هەر زبڵ دەتخوا هەر وێران دەبی وتی ڕۆڵە گیان من یەک ڕۆژ دیار نەبم هەموو کۆمەلگا دەشێوێ وتی کوڕی شیرینم ئەوانە شانازی دەکەن باوکیان دکتۆرە ئەندازیارە پایەدارە پلەدارە پارەدارە من سێ هاوڕێی زۆر گەورەم هەیە وتی باو هاوڕێکانت چێن وتی کوڕم خۆر من هاوڕێی خۆرم خۆر کە دێتە سەرزەوی هەموو میکرۆبەکان لە ناو دەبا وتی باوە گیان من کوڕی شیرینم من هاوڕێی ئاوم ئەو پیسەکان دەشواتەوە من هاوڕێی بام با هەورەکان بە یەک دەگەیێنێ و دەموچاوی ئاسمان دەشواتەوە بارانی ڕەحمەت دەبارێنێ ڕۆڵە گیان شانازی بکە من شانازی بە پیشەی خۆمەوە دەکەم مناڵەکە دڵی کرایەوە دەستی باوکی ماچ کردوتی وەڵی باوکە کە چوومەوە ئەم جارە لە ناو پۆلا بە مامۆستا و قوتابیەکان دەڵێم من شانازی دەکەم کە باوکم پیشەی پاکەرەوەی سەرجادەیە چونکە پیشەکەی لە خزمەتی هەمواندایە چاو لێ بەڕێزان پیشەکەی خۆت دەتوانی چێژی لێ ببینی ئەشتوانی حتا دەمری هەر حەسرەت هەڵکێشی خۆزگە منیش ئەو فڵان پیشەم نەبوو یاوەکو فڵان کەس بوومایە جاتخوا حەیف نییە چێژ نەبینی لە ژیان هەر ژیانت بە حەسرەت بەسەربەری